لە بەرامبەر زۆری کرێی دوکانەکانیان و هەوڵدان بۆ زیادکردنی کرێی دوکانەکان ژمارەیەک لە دوکاندارانی بازاڕی نیشتیمان و داوەن تاوەن لە شاری هەولێر گردبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و مۆڵەتی 5 ڕۆژیان بۆ حکوومەت دیاری کرد تا داواکاریەکانیان جێبەجێ بکات. ڕۆژ لە دوای ڕۆژ ژیان و گوزەرانی هاوڵاتیان و کاسبکاران لە هەرێمی کوردستان خراپتر دەبێت و حکوومەتی هەرێمی کوردستانی هیچ پلانێکی نییە جگە لە بڕین و نەدانی موچە بە فەرمانبەرانی. کاسبکارانی شاری هەولێر و بازاڕی نیشتیمان گلەی لە گرانی نرخی کرێی دوکانەکانیان دەکەن. دوو داواکاریمان هەیە. یەکیان ئەوەیە لەو قەیرانەی ناخۆشەی ئابووریدا کرێکانمان لۆ دابەزێنە زۆر شوێن هەیە کرێکەی دابەزیە. ئێرە لە ساڵی 2012 مەتری $10 وەک کرێ لە $10 کردیتە $16 یعنی 106 کرێ زیاد کردیا. لەبەر بار و زروفی ئەو وەختی قسەمان نەکردێت چکۆی بازارمان باش بوو. لە پاش 2014 هەتا ئێستا قەیرانی داراییە وایە خەڵکی بێئیشە وەکو جاران نییە ئەوە هەر کرێکەی خۆی وەردەگری یعنی داوا دەکەن کرێکەمان لۆ دابەزێنی دانابەزێنی حساب لۆ هیچ کەسە چی ناکە. وەرە ناو بەرچی هەموو فەقیرێکی بگەڕە 20,000 شتێرە دەبینی بە قورعان نابینی بە قورعان حکومەت بەس خەریکی دزی و گەندەڵی لۆ خۆیتی چێ کا حکومەت لۆ من حکومەتە وەرە بزانم 10,000 لەبەرکەم هەیە. ئەو شەریکەش سیستەمەکی هەیە هەر وەک کرێ لەسەر زیاد دەکات دەڵێ کاکە کرێکم کۆ بازن دەڵێ بڕۆخە چۆرکە کاکە هاتوو هەر بە هەسانی دوکان چۆرکەی نابی ئەم نزیکەی بەتر 50 ڕقی بە ڕەفەی دوکانم بەستیە ئەو ئەشیاتی دەیە ئێستا ئەو مەسوومە لەوانەیە با دەفتەر نوێکی دەفتەرێکی بەد ئەشیای هەردەگرمەوە لەبەرەوەی هاوی نیەت ئەو مانگەی نەفرۆشم مانگەش کە دەبی هەگرمەوە کەس لێم ناکڕێت لەبەرەوەی بێبازاری هەموو شتێکم بڕوتە زەرەر. دوای زیاتر لە کاتژمێرێک داخستنی شەقامی سەرەکی قەڵا قەیمقامی قەزای ناوەندی هەولێر هاتنێ خۆپیشاندەران و داواکاری دوکاندارانی وەرگرت بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و خۆپیشاندانەکەی دوکاندارانی بە حەقی ڕەوای خۆیان وەسف کرد. بەشێک لە کاسبکارانی شارن کێشیان هەیە لەگە خاوەن ملک کێشیان هەیە لەگەڵ بێ بازاڕی بەڕاستی خۆتان دەزانن بازارەکە زۆر خراپە. ئێمە شاتینە جێ لە داواکاریەکانیان بگرین بزانین کێشەکانیان چیە کێشەی بێ بازار بوونیان ئێستاوە لەگەڵ یان وادەمێکەمە قسە دەکەین ئەوەی لە دەسەڵاتی ئێمە داوی ئەمە وەکو قایمقامیەت وەکو پارێزگا بۆیان چارەسەر دەکەن ئەوی تر ئێمە بۆیان بەرز دەکەینەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڵێ نیشان پێدەین بەڕاستی لەگەڵیان بین کێشەکانیان بۆ چارەسەر بکەین وەکو باسم کرد ئەوەی بە ئێمە چارەسەر دەکرێتن بەڵام کێشەکان هەر کرێنیە کێشەی تریشانەیە لەبەرەوەم پێشم گوتن ئەگەر مەسەلەکە کرێ بیەوانە چەند ساڵێکە و کرێ دەدەن بەڵام بابەتەکە بێبازاڕیە و بێکاریە. بازاڕی نیشتیمان لە ساڵی 2006ەوە دروست کراوە زیاتر لە 2000 دوکانە سەرتا بۆ هەر مەترێ دوکان $10 وەردەگیرا دواتر کراوە تا $16 تا ئێستا سەرڕای بێبازاڕی و بەهۆی قەیرانی دارایی و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و لێکەوتە ئابوووریەکانی بەڵام نرخی کرێی دوکانەکان هەر وەک خۆی ماوەتەوە و هیچ دانەبەزیوە. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.